ئەو کاتان باش وە جژنی 8 مارس لە هەموو ئەو ژنە دەنگە ئازاد و جوانانە وە لە هەموو ژنانی کورد پیرۆز بێت. برادران، من ئێستا بروسکەیەکی مەسرور بارزانیم دیت، دڵنیام پاڤل تاالبانیش بە هەمان شێوە بروسکەیەکی هاو شێوە لێ دەداتن کە جژنی ئافرەتان کۆمەڵک دروشم خۆسە لە کوردستان بەرنامەی حیزبەکان و ئەو نوع دروشمانە دروشمدانە دیادەیەکە زۆر بە بەسیتی تێدەپەڕی، بەڵام ئەرچی ئێمە وەکو دەنگەکی ناڕازی وەکو دەنگەکی ئۆپۆزیسیۆن پێیان بڵێن با بە دروشمدان هەر قسەنی وەرە ئەمە کردارمان لە ئێوە دەوێتن. وەکو دکتۆر بەرهەم نامرد کردار شرتە. برادران، وەرە بە مەسرور بارزانی بڵێن بنمونە بروسکەکەی ویم دیت کاک مەسرور ئەوە هیچ کفر نییە ئەمە پێت بڵێن جەنابەت سەرۆکی وەزیرانی باوکی سەرۆکی هەرێم بەس پێم بڵێ کەس دەزانی ناوی خێزانەکانتان چێ نەک دەموچاویان خر باشە ئەو کفرەکە لە چێدایە کە دوو گەنجی کورتان لەسەر ئەو شتە شەهید کرد سەردەشت سۆران بۆ زانیاری تا هاوڕێن سەر شەی سۆرانیش بە من لەسەر ئەو بابەتەی تیرۆر کرا کە بابەتش نووسی خانمەکەی کلینتۆن و خانمەکەی سەرۆک نەک لەسەر ئەو بابەتەی کە لەسەر لەش فرۆشی و راپۆرتەچی لڤینەوە بووە. بە هەر حاڵ بینەوە سەر ئەو بابەتە، ینی کەسێکی سیاسی کە قسەیەک دەکا جگەلەوەی کۆمەلگای لە بەردەستیدایە ئەوانە بەرپرسن لە ژیانی کۆمەلگا لە هەمووی. وەرە پێمان بڵێ دوای 33 ساڵ ئافرەتان ئافرەتی کوردوەرە لە ئەفتا هۆشتاکان چ ڕۆڵەی قارەمانێتیان لە شاخ و شار هەبووە، چنددە لە شاخ کەم بووە بەڵام هەر هەیان بووە لە ڕێخستنەکان هەیان بووە ڕیان زۆر بە خۆپیشاندانەکانی هەشتاکان لە زانکۆ سلاحەدین و سلێمانی کچانی کورد ڕۆڵی قارەمانێتیان هەبووە. لە خۆپیشاندانی 82 دایکە ئامینە و خوشکە سنەوبەر بوو لە قەڵازێشت دوو شەهیدی سەرەتایی بوون کە بۆ بڵێسە لە بۆ هەموو کوردستان ژنانی شوعیەکان ژنانی پارتیەکانی کۆنیش دەوریشی باڵایان هەبوو لە خەباتی تێکۆشاندا. لە نەوەتەکان ئێمە لە هەولێر بوون جمەی قاعەی میدیا و ڕۆشنبیری نوێ و ناوەندی سەردەم کە ناوەندێکی ئەوەندە مۆدرن بوو دەیان ئافرەتی دێ بوو. من بخۆم هاوژینی خۆم لەو دنیای ناسیە چالاک بوو کە ئێستا کە تااقەتی نمایە لە بە بەشەی ماڵ و مناڵە و بەشیش داخوێنە و بەش ناسەمانی ئەمە ناتوانم زەختی لێ بکەم بڵێم بێتە ناو ئەو دنیاە، بەڵام دەخۆ خۆپیشاندان شتەکانیش بەشدار دەبێت نەم و لەو هاوڕیان چ لە هەولێر چ لەوەی زانیانی هەمومان لەو کە بەزوەرە پێم بڵێ چستان کردیە پارتی وێچێتی یا قیاداتی پارتی وێچێتی چ شتەکەن ناو ئەو کۆمەلگایە لەوەی چاندیە بە پێ چاوانەوە ژنی کورتان لەو ئامرازە لەو ئەوەی کە وەکو ئینسان ڕۆلی هەبوو لە پێشخستنی کۆمەلگا و ڕۆلی هەبوو لە خەباتی تێکۆشان کردتان بە کاڵایەک بۆ شەوە سوورەکانتان بۆ زەوقە سکسەکانتان پێگەی ئیداری و مادیتان بەکارهینا لە بۆ فەسادکردنی کۆمەلگا تا پێتان کرا ژنی کورتان فێرە تەنیا ئەوشتانە کرد بیر لە تەجمیری خۆی بکاتەوە نەوەک بیر لە هزر و هۆش خۆی بکاتەوە، بیر لەوەی بکاتەوە کە قائیدا کە دەتوانێت ڕۆڵی قائید بی کە ڕۆڵی کارایی هەبی. هەموو ئەو ژنانەی دروستان کردیە نەیانتوانی کەسێتێکی سەر بە خۆ خەیانەبی خاوەن ئیرادە بن لەنا ئەو حزبانەدا. بۆیە کاک مەسرور و کاک پاڤێل دروش مەدەن خەڵک دوای 33 ساڵ پێتان دەڵێ ئێوە چتان کرد لەسەرەوەی. هاوڕێیان من سلسلەیان دەشتی هەولێر بڵێم هاوژینەکە بوو کچێک بوو لە ناو کولی تەربیە براکە خۆی کوشتی، کە دەڵێم سیستەم دەوری هەیە ئەوە ڕۆژاوە لە کورد کۆمەلگای کوردی باشوور دواکەوتوترن بڕوا بکە. من لە سووریا ژیاوم هەژارترن ئاستی برێم حرەکەی سیاسیان تێدا نەبووە بەو شێوەیە کۆی لە باشوور هە لە بیستەکانەوە ڕانەوەستایە و شاری ئەوە ڕێخستن نەبووە کەچی بڕۆ هەموو دنیاشرانە ئەو لەکە شەرمەزاریی بە کورتە بوو لە ژن کوشتن ئەوان دایان پۆشی لاپەڕەیەشی جوانیان لۆ ئەوە کرد. باشوور لەو ئەوروپایش بوون شەرمەزاری لە بۆ ئێمە کە وەکو ژن کوش لە میدیا و لە ناو کۆمەلگای ئەوروپی پێناسن ئەوان بوون ئەویان پەردەیەکیان پێدادا و وێنەیەکی جوانیان پێدا ئەوان و باکوور بوون. ئەجە بووە چستان کردیان گۆ وەرە هاوژین سەدان ژن کوژرا یەکێک لەوانە هاوژین لە ناو زانکۆی سلاحەدین لە کۆلیژی پەروەردە 2002 وابزانم برایەکەی چوودایە بەردەمانچە ئەو چ عەقلێک تێکتان پیاویش پەروەردە کردیە نەکەر ئیژن کە بەس بکوژن. وەرە بیر بکەوە هاوڕێیان بەنازەوا دەکە بوو خوێندکارێکی بوو لە 2011 دوای چەند ساڵێک تەئینیان نەکرد خۆی کوشتان لە ناو هەولێرێ کاتی خۆی سەدایەکی زۆری داوەمە گروپی ئەفدە شوبات خۆپیشاندانیشمان بۆ کرد بە ناز یەعقوب 2016 و یا 17 بوو کاکە تیرۆریان کرد مامۆستا جیهان
مامۆستا جیهان ئەو مامۆستای ویستی ژنانی کورد بکاتە پێشەنگ فێرە نابی تیرۆرتان کرد بە شێوازێک سووتانتان یعنی بۆ ئەوی ژن و خەڵکت نێتە ناوکایی سیاسی و خەبات و تێگۆشان بەجددی ماریە ئەو کچە تەمەڕودیە ڕاستە براکی خۆی کوشتی بەس کۆمەلگا و ئەو ژینگە سیاسیچکە و پارتی نییە حزبی حاکمە ئەوە دەلالە لەهۆی دەکە هاڕیان ئەوە تۆ گوتم نەکە لە ڕۆژ ئەوە بۆ ئێمەمانان دەینە ئەوروپا بەمەش بەمنیشەوە مێشکمان دەگۆڕێ هیزر و پێشکەوتنمان زیاتر دەبێتن بۆ لە کوردستان بۆ نەبوون بووە ئەوە ئێوەن کە ئەو نمونانە وەگرت بزانە ژنی کورد تیرۆر دەکەن یان پەروەردەیەکی کۆمەلگا وا لێ دەکەن دیارە هەر دەسەڵاتی ژنیە ها زۆر بەڕاشکایی بڵێن ئیسلامیەکانیش حزب ئیسلامیەکانیش دەورێکی زۆر خراپیان لە پەروە ئەوەی هەیە هاوڕێن ئێمە لە نۆتەکان بووین بڕواب کە ساڵۆنەکانیان دەتەقاندەوە تیزابیان بە پێی ژناندا دەکرد ئیسلامیەکان هەشتی مارسەکانیان تێکەدا یعنی سیقیان بەوە نییە کە ژن بێتە کایە و ئیش بکا و بێتە مەدان هەمیان دایانەوەکو ئەفغانستان ژن بەسە دوڕژۆرەی ماڵە بیتن کاڵایەک بیبەز لە بۆ ئەوە تواز لە دروشمدانەکانیان بێنێ لە پراکتیک ئێمە دیمان ئەو هەموو کچ و کوڕی پێچک بە ئەوەی خازادی سۆرانیان سووتان ساڵۆنیان دەتەقاندەوە یعنی ئیسلامیەکانیش ئێستا ژن کوشتنی ژما و کۆمەلگای کوردی بەو شێوە نەبوو هاوڕێیان لە دوای ڕاپەڕینەوە ژن کوشتنە بەو شێوەیە بەربڵاویە پەرەیسن بەرحاڵ کاک مەسرور و کاک پاڤێل دروشمدان بە هەموو کەس دەگوترێ بەس خەڵک 33 ساڵە پێوەرتان دەکا دایە کاچ خۆمەنگۆ لە ئایلەکەی خۆت هەردەمو چاوی خێزانەکانتان بینە سەر شاشەی ئەنگۆ سەرۆک وەزیرانەوە کومەشنین کەس نازانی ناوی خێزانەکانتان چ پیرۆز بای لە حقوقی ژن دەکەن کاتێک خۆش